شتێک لە تەمیسپی لەسەر تەواوی شارەکە نیشتووە خودی ڕۆمانەکە ڕەنگە تەواوی ئەو نووسراوێ بۆی بگەیتە ئەو وێنە یاسەیە دوا جارەوەی چۆن وەکو ڕۆمانوس ئەو وێن ئەگەیتە ئەو وێنە یاسەیە لە تەواوی ڕۆمانەکانی منە کەم تا زۆر ئەو دیمەنە بوون بوون لە کۆشکی باڵندە غەمگینەکانە دیمەنە ئەساسی کە لە مێشکی لە خەیاڵی منابوو بۆ نووسینە ڕۆمانەکە ئەو دیمەنەیە کە یەکێک بە کۆمەڵی عەرەبانی زۆری پڕ بە باڵندەوە خۆیەکە بە شارێکە ئازەنیە ئەی خودی ئەو دیمەنە تا ئەندازێگە بێ بە دینەمەوە یا مۆتیڤی سەرەکی کە کۆی ڕووداوەکانی لە دەور کۆ بێتەوە و تۆ ئەیکی بە خاڵێک پنتێک کە دواتر تەواوی گرێچنێکی لەسەر بیناکەی لە جەمشید خانی شاهەماشیەوە پیاوێک کە ئەفرێ پیاوێکی لاواز کە شێوەی کۆلارەیەکی هەیە ئەوە دروستکەری وێنەی ڕۆمانەکە بوو وێنەکە لە مێژە لە خەیاڵ مایە بە تەواتی ناتوانم بڵێم لەکەوێ بەڵام بەڵزم لە چاپەکۆتێکی بچوکی چابتم ڕەنگە کارکتەری ڕزای دڵخۆش لە ئێوارەی پەروانە باوکی جەمشید خان بێکەم تا زۆرەگەن لە ڕووی خەیاڵی چونکی ئەوژی کارکتەرێکە هەمان شێوە ئەوێ لە ڕێگەی فڕینەوە ڕزگاری بێت دوای کە هەستەکە هەموو سنوورەکانی وڵاتەکەی داخراوەوە ناتوانێت بە پێ دەرچێت ناتوانێت لە هیچ خاڵێکی کۆنتترۆلەوە دەرچێت بیرەوە کاتەوە فڕێتوە ڕزگاری بێ بەڵام ناتوانێت لێرەوە بیرۆکەی فڕین ڕەنگە لە ڕۆمانەکانە بگەڕێتەوە بۆ لای من بگەڕێتەوە بۆ زمانی ئێواری پەروانە بەڕاستی یەکێک لەو پرسیارە پێویستانی دەبوو ئاڕاستی نووسەر بکرێت پرسی زمانە زمان و بەکارهێنانی ئەو هۆکارە گرنگەی دەربڕین لە بواریکاری ئەدەبی و نووسیندا سەبارەت بە بابەت و تێگەیشتن لە زمان نووسەر بە کورتی بەم جۆرە تیشک دەخاتە سەر بابەتەکە و باز لە بۆچوونی خۆی دەربارەی بەکارهێنانی زمان دەکات ئەو زمانی کە نووسەر پێنووسێ جیاوازە لەو زمانە ئاسایی کە هەموو خەڵک قسەی پێکاری لە بە درێژایی مێژووە بۆ هەموو ڕۆمان نووسەکان هەموو نووسەرەکان هەموو شاعیرەکان ئەبێ زمانی تایبەتی خۆیان دروست بکەن هەموو ئەو زمانە بەشێکی مشتەرەکە لەگەڵ زمانە گشتێکە گومان لەوانە و بەشێکی تایبەتمەندە بە خۆت تایبەتمەندە بە شێوازی ڕستەساسی تۆ تایبەتمەندە بە و سیستمە ڕێزمانی کە بەکاریهێنی کە شەر نییە 100% هاوشان و هاوجود بێ لەگەڵ ئەو سیستمە ڕێزمانی کە لە قسەی ڕۆژانە ئێمە بەکاریێنینە زۆر جارنی من نمونەیەک هێنم و لەسەر وابزەم لە چەند جارێکی شارم پیاوە لەسەر نووسەرێکی کوبی کابرێرا ئێنڤانتە ڕۆمانێکی بەناوبانگیە سێپڵنگی بریندار کابرێرا ئێنڤانتە لە سێپڵنگی بریندارە باس کە تەرجەمەیەکە بۆ فەرەنسی لەگەڵ بوتار لە جیمە فەرەنسیەکان ماوەیەکی درێژ دانیشن بە یەکەوانی نییە خۆشی فەرەنسیە زانە کابرێرا ئێنڤانتە بەردەوام کە کابرێرا ئێنڤانتە پێشنیاری ڕستەیەکە متەرجمە فەرەنسیەکە ئێمە فەرەنسی نییە میکە تۆ پێشنیارانەیەکیە آخرجا کابرا فەرەنسا کاکە من ئەم ڕۆمانم خۆی بە ئیسپانیش نەنووسیوەکە بۆ ئیسپانی کە تۆی زانی لەبەرەوە بێ بکرێ بە فەرەنسیەکیش کە جیاوازە لەو فەرەنسی کە خەڵکی زان و قسەی پێەکەن ئای لە هەموو حاڵەتەکانە مەسەڵەن تۆ زمانێک دروست دەکەی خاڵی هاوبەشیتایە خاڵی جیاوازیتایە بۆم نمونە مەسەلەی ڕێنووس یعنی ئەگەر تەماشا بکەی مەسەلەکانگەوە تۆ ڕێنووس حاڵەتێکی زۆر نیسبی لە زمانە ئێستا ئێمە گە بچینەوە سەر تێکستی گۆتە تێکستی گۆتە ڕێنووسێک نووسراوە لە 150 جیاوازە لەگەڵ ڕێنووسی ئێستا وەرە زۆر مەڕ و دوور مەڕۆرە سەر تۆماسمان من لەو ڕۆژانە مەقالەیەکی تۆماسمان بخوێنەوە لە لاپەڕەیەکە زیاد لە 8 و شەع بینی کە ڕێنووس تەواو جیاوازە لە ڕێنووسی ئەمڕۆیی ئەڵمانیا وەرەوە سەر دواتر وەرە سەر بونتەگراس لەگەڵ ئەم ڕاستە یعنی تۆ لە ماوەی سەیرەکەی لە ماوەی 200 ساڵە ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنتر بۆ شێوازی پیتی نووسینی ئەڵمانی کۆن یعنی لە ماوەی 300-400 ساڵە 5 6 سیستەمی ڕێنووسی جیاواز دێتەوە خەڵک پێنووسێ لەهێوە ئەوەی یەکێک وشەیەک بە جۆرێگە نووسێ هەرێکی ستاندار نییە بۆ مێژووی زمان ئەوەی ئێمە لەم ڕۆوا مەسەلە خەڵکی نووسین بە دووە نووسێ من بە یەک بۆی نووسم ئەمە جۆرێکە لە تەسەووری من بۆ زمانە سەینە بە تایبەتی چێشەکە لەوایە ئێمە زمانێکی ستانداردمان نییە ڕێنووسێکی ستانداردمان نییە تاوەکو کەس یاساکانی خۆی بەسەر ئەوی ترا فەرزکە کە کسیوانیانی نییە لێرەوە ئەمسەتۆ من شخصی خۆم ڕێگە نایەم کەس ڕێنووسی خۆی باسەرگنا بە شێوە شێوەکان فەرزکەەوە بە یاسایکی ڕاستی ێزانم تا ئەو ساتەی کە ئێمە ڕێنووسێکی هاوبەشی مشتەرەکمانە بێزینە و ئەم ڕێنووسە هاوبەشە لە ڕێگای دیالۆگ و قسەکردنەوە پێگەی نەزینە نەک لە ڕێگەی ئەوەی یەکێک
ڕێنووسی خۆی بە لەسەر هیچ بنەمایەک بەبێ هیچ پاشخانێکی مێژووی بەبێ هیچ لێکۆڵینەوەیەک یا ئەو زمینەیە کە بە ڕاستیە لەسەر زمینەیەکی زانستی و لەسەر قوڵێکی دەستەجەمعی بنیادنرابێنیە بەم شێوەیە بنووسێ. یعنی ناکرێ من منطقی خۆم فەرزکەم بەسەر کەسی ترا بڵێم تۆ ئەبێ بەم ئوسلوبەی من بنووسی و بە هەمان شێوە کەس ناتوانێت منطقی خۆی بەسەر زمانی منە فەرز بکە. یعنی من لێرە بە تا ئەندازێکی زۆر بە لەو چەند ساڵێ بە ئوسلوبێکی دیاریکراوە نووسیمە بە ڕێنووسێکی دیاریکراوە نووسم بە شێوەیەکی تایبەتی لە ڕستەسازیە نووسم ئەشێ مەسەلا نییە هەندێک شە هەبێ فعلم کاوێ برادێک پێم بڵێ ئەوە جوانترە ڕەنگە ڕاست پێ ڕەنگە بەدڵنیایە بەدڵمە ڕەنگە لە شوێنی ترا بە جۆریشتر بینووسم هیچ گلەیم لەوە نییە کە من نووسەرم و واجب نییە هەموو ڕستەیەکی من جوانترین فۆرمی ڕستەی هەبێ نیە و هیچ کەسێکیش نەیتوانیەوە بکات. ڕەنگە ئێستا بچینەوە سەر گۆران و مەحوی و نالیش ئێمە نییە ڕستە هەبێ بڵین خۆزیە بە شێوەیە بوترا بەیان نییە. ئەمە ئەم ئەگەرە لە زمانە هەمیشە مێنێتەوە ئەم ئەگەرە لە داڕشنە کراوەیە لە هەموو حاڵەتەکانە نییە. بەڵام کێشەکە لەوەیە بەم منطقە ناتوانانی کتێب بخوێنیتەوە بەم منطقە ناتوانانی تەماشای ڕۆمان بکەیت چونکە بەم منطقە وەکو ئەتوانم سەیری کتێبی مەسعود محەممەد بکەم و دەیان لە لاپەڕەیەکە کە هیچێکە لە هەرزمان ناسەماشەکانی ئەمە نیە دەیان تێبینیم هەبێ لەسەریەوە باماشەوە کتێبی هەژار مکریانی بخوێنەوە نییە مثلەن چشتی مژۆرەکەی هەژار مکریانی بخوێنەوە سەرسام بوو تۆجاری وایە لە لاپەڕەیەکە 20 جملەی تایە سەر تاپی عەرەبیە زەینیەکە یعنی زمانێکە کە ئێمە زۆر بەجێمان هێشتووە لەگەڵ شەکە تەماشایەکی وەکو کۆ زمانیشی جوانەوە مەفهومەوە ئەگا بە منە زەینیە بەڵام من شێوازی هەژار مکریانی بەکار نایەنم یا شێوازی مامۆستا شکر مستەفا بەکار نایەنم شێوازێکە لە نووسین بەڵام من لە سەردەمێکی تراژیم لە کۆمەلگایەکی تراژیم ئەزمونێکی زمانەوانی تایبەتی ترم هەیە کادیوە ئەو ئەزمونە تایبەتە بە ئەزمونی من چ وەکو کەسێک کە لە شارە ژیاوە و ئەو ڕستەسازی کە هەمە ڕستەسازیەکەەوە ڕەنگە لە خوێندنەوە وەرم گرت بێ لە ئەوەندەی خەیاڵی نووسین دەلای من خەیاڵێک بێ دەرەنجامی ڕنگانەوەی خوێندنەوەی کتێب بێت نەک خەیاڵ بێ دەرەنجای بۆ نمونە مەسەلا لای شکر مستەفا ستراکتۆری نووسین یا خەیاڵی زمانەوانی لای ئەو فەنتازیای زمانەوانی لای ئەو پەیوەندی بۆ بیئە کۆمەڵایەتیە فەلاحیەوەیە کە لە بیدایەتی سەدەی بیستە لە کۆمەلگای ئێمە ئازاڵ بووە زەینی بەڵام بۆ من کە ئەزمونێکی ترم هەیە هەڵبەت زمانێکی ترم هەیە هەڵبەت زمانیشی شکر مستەفا ستانداردبوونی و ئەبێ وا بێت و ئەبێ وا بێت و ناکرێ وانە بێت و ناکرێت وانە بێت زەینیە بەڵام زمان کاتێک کێشەیە کاک سیروان کە تۆ نەتوانی بێت تعبیری پێ بکەیت زەینیە کە زمان توانی تعبیری جوانی پێ بکەیت لە تێکستێکی جوان کەواتە بە بۆچووی من پرفێکتە کەواتە نییە کێشەیەک نییە لە ناویانە لێرەوە ملاحەزە بۆ لە هەموو زمانێکی دنیا توانین بڵین خۆزگام ڕستەیە بەم شێوەیەدا بڕێژرایە ئەم ڕستەیەم ئەگەرەشی هەیە ئێمە ئەڵمانیە زەینی کە منیش و تۆش زەینی هەموو ڕستەیەک لە ئەڵمانیا بە دەشێوە وترێ و ئەگەر بچینە ناو کوردی شەڕ ڕەنگە هەروە بێ زەینی ئێمە ناو کوردی شانیە لە ڕستەسازیمانە ڕستەیەکی ڕەنگە بتوانین بە 6 ئەگەردای بڕێژینەوانێ و هەر 6 ڕاست بێ بەڵام ڕەنگە یەکێکە لەوانتر جوانتر بێ بۆ من یەکێکە لەوان جوانتر بێ بۆ تۆ سەلیقەیە و ئەزمونە بۆیە کاک سیروان بەڕاستی من زۆرم بەناوە گرنگە کە زمان دوجارەوەی چەند دەتوانێت هەیە تعبیر لە ناوەڕۆکە فکرەکەی خۆی بکە و چەند دەتوانێت هەیە تعبیر لە ناوەڕۆکە ستاتیکەکەی خۆی بکات کە توانی لەم دوانە تعبیر بکات مانەی زمانێکە کە تا ئەندازەیەک توانیوێتی ئاسۆ بکاتەوە لە ناو زمانی کوردیە بەڵام لە بنەڕەتە کە تۆ پەیامێکی ستاتیکیت نەبێ و پەیامێکی فکریشت نەبێ ناتوانانی باز لە جوانی زمان بکەیت یعنی ئێستا ئێمە هەندێک ڕخنەگرمان هەیە چەند ساڵیان خوێنین و هیچ بە ئێمە ناڵێنە زەینیە زمانێکی لە ئاستی ناوەڕۆکە زۆر لاواز و لە ئاستی فکریە زۆر کەم بارگاوی کراو بە ڕەهەندی فکری و کەم بارگاوی کراو بە ڕەهەندی ستاتیکی ئەم زمانە ئەگەر لە ڕووی قەواعیدی شۆ ڕاست بێ و ئەگەر لە ڕووی هەڵبژاردننی و شەکانەوە قاموسی زمانی کوردی پەتی بێکۆکو ناویێنێن نییە بەڵام هیچ شتێک لە زمانی کوردی خزمەت بەم زمانە ناکاتەوە چونشێ لە ڕەهەندی ستاتیشی تیاکاتەوە و لە هەر ڕەهەندی فکری تازی تیاکاتەوەێ بۆیە زمان بە بۆچوونی من ئەو کاتە ئاگاتە پلەی کەماڵی خۆی کە لە ڕاستیە بتوانێ هەم تعبیر لە ناوەڕک و ڕەهەندی تازی فکری و ڕەهەندوی ستاتیشی تازە بکاتەوە دواشت لەم دیدارەدا بە خوێندنەوەی بەشێکی کەم لە ڕۆمانەکە دەگەڕینەوە لای جەمشید خان ڕۆمانێک خوێندنەوەی گەشتێکە بە هەواری سەرسامکەری نووسین و فڕینێکە بەسەر مێرگە دڵکێشەکانی خەیاڵدا
خان داهات زیاتر و زیاتر لە ئیسماعیل نزیکە بوو. هەر لە سەرەتای گەڕانەوەیەوە سەرسامێکی زۆر لە ئیسماعیل هەبوو. ئەوەی کە لە ڕۆژنامەیەکە کارەکە لای خان وەک ئیشێکی باڵا و نمونەی سیرەکە. من جارێ وتم لای ئێمە کەوچکێک لە نووسەری خراپ تێکەڵ بە کەوچکێک لە سیاسی خراپ بکە و جوان ڕایان وەشێنە و چەند کەوچکێک لە جیراوەی مەلای خراپیان تێکەڵاو بکە و تۆزێک لەگەڵ ئاوا بیان خەرە سەر ئاگر و بیان کوڵێنە ئەوە ڕۆژنامە نووسی عیارە 24 وڵاتی ئەمریکا دەرەچێت. ئەوە جەمشیدی زۆر تۆڕە کرد و وتی من بێشەرەفم و سوکایەتی بە ئیشێکی مقەدەسەکەم. من بۆ ئەوەی پتر تۆڕەی بکەم وتم ئەو کورسی کە ئێمە لەسەری دانیشین و دارتاشێکی نەخوێنەوە دروستی کردووە هونەری لە هەموو ئەو ڕۆژنامانە زیاتر تایەکە لەسەر کورسەکەی خوێنیەوە. دیارە وێنە سازیەکەم زۆر باش نەبوو، بەڵام جەمشیدی بەشی ئەوە تۆڕە کرد بڵێ کە من جگە لە ئازاردانی ئەو سەرسەختیکردن بەرامبەری کاری دینی و ئەو قسانە نیشانی نەخوێندەوەریەکەمە و ئەو 10 ساڵی کە ئەو لێرە نەبووە من بەتەنیا پتر لە نەزانیان نقوم بووم و باشتر وایە بچم بۆ شوێنێک فێری سەرەتاکاری خوێندن و نووسین بکەنەوە، چونکە من کاتی خۆی قوتابیەکی بێبەهرە و نەزان بووم و بە کەڵەکەبوونی ساڵان لەسەر یەک ئەو کەمە خوێندەواری هەم بووە بیرم چۆتە و چاکترە لە سەرەتاوە دەست پێ بکەمەوە. لە ڕاستیە خان لەو ڕۆ کەمێک لەسەر حەق بوو. من گەرچی بەدەست و خەتێکی خراپە میس کتێبێک لەسەرەوە بنووسم کەچی لە یادم نەبوو ڕۆژێک کتێبێکی ڕاستەقینەم دەستنەم سەرەوە و سەرخوێند بێتەوە. خان دوجار بەڕەقی پێیوتم ئەو کاتە زۆرەی وەک خەڵەفاوێک لە سیرکردنی ئاسمانەی بەمەسەر و مێژەدا دەدەم و چاوم و جگەرا چێشم و چاخۆمەوە چاکترە لە فێربوونی شتێکی باشە سەرفی بکەم. من لەو جۆرە کاتانەیە کە خان بە توندیدا بەزێ سرم ڕێک بەرامبەری ئێوەستام و بەدەم و چاوێک کە هیچ جۆرە تعبیرێکی دیاریکراوی لەسەر نەبوو بەردەوام سەیر مەکرد. ئەوە شتێک بوو خانی زیاتر پەس نەکرد.